کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق بە پاساوی یاسایی و سیاسی هەڵبژارنی پەرلەمانی کوردستانی بۆ کاتێکی نادیار دواخست. کۆمەڵی دادگەری دەڵێت دواخستنی هەڵبژارنەکان لە زیانی قەوارەی هەرێمە و دەبوو پێشەوەی بڕیارەکە بدرێت گرفت و لەمپەرەکان چارەسەر بکرانایە. داخەوە ناتەبایەکان تایسی ژوک و خۆیان پەنا بەرابەر مەحکەمەی اتحادی، بەڵام مەحکەمەی اتحادی هەڵبژارنی بەرەو بۆ ئامانجە گەیان کە ئێستا دیار نییە کە یەکرێ. ئێمە کۆمەڵی دادگەری کوردستان پێمان وایە نەکردنی هەڵبژاردن زیانی لە بە پلەی یەکەم بۆ پێگەی هەرێمی کوردستانە بێ، پاشان بۆ ڕێڕەوی ئاسایی ژیان لە هەرێمی کوردستان. بۆیە گرنگە هەڵبژاردن لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و ئەو کاتانی کە دیاریەکرێت سەرۆکی هەرێم دیاریەکە لێرە ناتەبایەکان کۆتایی پێبێنێ، پاشان بەروارێک دیاری بکە بۆەوەی کە هەڵبژاردن بەڕێوە بچێت. هەرچەندە بڕیار بوو لە ناوەڕاستی شوباتی ئەم ساڵ بەپێی ئەو وادەی سەرۆکاتی هەرێم دیاری کردبوو هەڵبژاردن ئەنجام بدرێت، بەڵام کۆمیسیۆن وادەکەی هەڵوەشاندەوە. پاساوی کۆمیسیۆن ئەوە بوو چاوەڕوان یەکلایکردنەوەی سکاڵای دادگای فیدراڵی و شێوازی هەڵبژاردن و گرفتی بودجەی هەڵبژاردن و هێندێک پرسی سیاسی دیکەن. شارەزایان دەڵێن پێشبینی دەکەن هەڵبژاردن و ئامادەکاریەکان 5 مانگی دیکەش بخایەنێت. ئێستا حکوومەتی هەرێم لەبەروی لە حکوومەتی کاربەڕێکەرە هەر بۆ سێرەکەی لە بەرامبەر ئەو داواکاری و مفاوەزاتانەی کە لەگەڵ حکوومەتی اتحادیشێتی لەسەر یاسای بودجە هەستەکەی جۆرێک لە مباتەڵێتیا بە هۆکاری ئەوەی کە شەرعیەتی قانونی یاسای ئەم حکوومەتە نەماوە. هەموو ئەمانە بەڕاستی کار لێک و لێکەوتەکانی ئەم قەرارن، هەتا دواب بکەوێت لێکەوتەکانی قورستر ئەبن، هەم لە ڕووی دارایی، هەم لە ڕووی کۆمەڵایەتی، هەم لە ڕووی سیاسیشەوە لەسەر هەرێمی کوردستان. طبعاً ئەوە پێویستی بە ئیرادەیەکی سیاسی هەیە کە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان و بە دەرەجەیەکیش هێزە ئۆپۆزیسیۆنەکانە ببێنە سەر خەت فشارێکی زۆرتر لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بکەن، پەیوەندی بەستن لەگەڵ دادگای فیدراڵیا بە ئومێدیەوەی کە بتوانرێت لە زووترین کاتە ئەمیە دۆسیە یەکلایی کاتەوانێ بۆی کە بە هەر شێوازێک بێت، ئایا داواکە قبوڵەکرێ یان ڕەفزەکرێتەوانێ هەڵبژاردن لە زووترین کاتە بکرێت بۆی حکوومەتی هەرێمی کوردستان جارێکی تر بە شێوازێکی یاسایی و تەشریعی و بە پاڵپشتێکی قانونی و تەشریعی حکوومەتێکی تر پێک بێنرێت. داوا لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان دەکرێت فشارەکانیان لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق چڕ بکەنەوە تا پەلە بکەن لە ئامادەکاریەکان، چونکە هەرێم لە بۆشاییەکی یاسایی گەورەدایە و لەوە زیاتر دواکەوتنی هەڵبژاردنەکان مەترسی گەورە دروست دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.